شەڕع و ئەردۆغان کێبڕکێیانە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل. فاتواکەی دکتۆر عەلی قەرەداغی و هاوارەکانی غەزەش نایان وەستێنێت لە یەک کاتدا و بە دوو ڕێگای جیاواز، هەریەک لە ئەردۆغان و ئەحمەد شەڕح لە هەوڵدان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل. وای ئەوەی ئەحمەد شەڕح لە پاریس دانینا بە گفتوگۆی ناڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل. ئاژانسی ڕۆیتەرز ڕایگەیاند ئیمارات بە نێوەندگریەکە هەستاوە دەیەوێ هەماهەنگی ئەمنی و سیاسی لە نێوان هەردوو وڵات دروست بکات. ئیمارات بەوە ناسراوە سەرپەرشتی پرۆژەی ئاینی ئیبراهیمی دەکات کە ئامانج لێی ئاساییکردنەوەی پەیوەندی ئیسرائیل و وڵاتانی عەرەبیە. ئاوکات ڕۆژنامەی هارتسی ئیسرائیلی ڕایگەیاندووە لە مانگی ڕابردوو بە نێوەندگیری ئیمارات عەود بەرپرسی باڵای بەرگری سووریا سەردانی ئیسرائیلیان کردووە بۆ گفتوگۆ لەبارەی خاوکردنەوەی گرژیەکان. بەپێی ڕۆژنامەکە بەرپرسانی سووریا لە دیدارەکە دڵنیایی تەواویان بە ئیسرائیل داوە کە نابنا هەڕەشە بۆ سەر ئیسرائیل. ئەمڕۆژ لە باکووری پایتەختی ئازەربایجان گفتوگۆکانی ئیسرائیل و تورکیا بۆ ئاساییکردنەوەی گرژی نێوانیان دەستی پێکرد کە لە دوای هاتنە سەر دەسەڵاتی ئەحمەد شەڕع زیاتر بووە. هەوڵی ئەو دوو وڵاتە ئیسلامیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لە کاتێکدایە دکتۆر عەلی قەرەداغی سەرۆکی یەکێتی زانایانی جیهانی موسڵمان فتوای حرامکردنی ئاساییکردنەوەی پەیوەندی هەروەها جیهادی دژی ئیسرائیلدا. حەماس و لایەنەکانی غەزەش داوای پچڕاندنی هەموو پەیوەندیەک لەگەڵ ئیسرائیل دەکەن، بەڵام پێدەچێ ویست و بەرژەوەندی لای تورکیا و سووریای نوێ گوێ لە ئاس فتوا و هاوارەکانی خەڵکی غەزە کەڕ کردبن.